ڤیدیۆڵێکمان بۆ ئامادەکردوون لە بارەی کارەکانی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان کە دوێنێ یەکەم ڕۆژی کۆتایی هات. ئێستا دووەم ڕۆژە کە کۆنگرە بەڕێوە دەچێت، چاوەڕێ دەکرێت هەرام ڕۆژکارەکانی کۆنگرە کۆتاییان بێت. کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردۆیان هەبووە، هەندێک گۆڕانکاری لە ئۆرگانەکانی حیزب کراوە. لێرە بۆتان ئەخەینە ڕوو. ئەندامانی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان نزیکەی 1000 ئەندامن. ناوی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی سەرکردایەتیەوە گۆڕا بۆ کۆمیتەی ناوەندی. ئێستا لیستێکەیە کە 130 بۆ 140 کەسن کە پێی دەوترێت لیستی سەرۆک بارزانی. ئەوانە کاندید کراون ئەمڕۆ خۆیان هەڵدەبژێرن، ئەوانی کە دایانەوێت واتە ئەوانە دواتر دەخرێنە دەنگدانەوە و وای لێ دەکرێت کە دەنگ یان پێ بدرێت بۆی ببنە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. بەڵام هەندێک پێشنیازی شێلەوەی کە ژمارەیان کە پێشتر ئەنجومەنی سەرکردایەتی بۆ ژمارەی 51 کەس بۆ بگۆڕێت بۆ 61 کەس، واتە ژمارەیان زیاد بکرێت. لە ڕۆژی یەکەمدا کە دوێنێ بوو، سەرۆک بارزانی جارێکی دیکە بە دەنگی تەواوی ئەندامانی کۆنگرە بووە بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. یەکێک لەو گۆڕانکاریانەی کە کرا جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە یەک جێگرەوە کرا بە دوو جێگر کە ئێستا یەک لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانی جێگری سەرۆک بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانن. دوێنێ چەند لیژنەیەکیان پێکێنا و هەر لیژنەیەک لە 10 کەس پێک هات بۆی ڕاپۆرتی خۆیان ئامادە بکەن لەسەر چەند پرسێک و دواتر ئەمڕۆ لە نێو کۆنگرەدا گفتوگۆی لەسەر بکەن و چارەسەری ئەو کێشانە بکەن کە لە لیژنەکان دەیخەنە ڕوو. لیژنەکان لیژنەی پەیڕە و پرۆگرام، ڕاپۆرتی سیاسی، سکاڵا و پێشنیار بوو. ئەندامانی لیژناریەکەیان هەر لیژنەیەک 10 کەس بوو و بڕیار درراوە بەکردنەوەی کەناڵێکی تایبەت بۆ سکاڵا و گازندە. هەندێک لە بەرپرسانی باڵای پارتی خۆیان دان بۆ دادەنێن کە لێک دووربوونێک یان پشرانێک لە نێوان قاعدە و قیادەی پارتی دیموکراتی کوردستاندا هەیە، دەبێت ئاش ببنەوە، دەبێت ئەو گلێ و گازندەی ئەندام و کادر و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە حیزبەکانی دەکەن ئەم گلێ و گازندانە چارەسەر بکرێن. بۆیە کەناڵێک دەکرێتەوە بۆ گەیاندنی گلێ و گازندە و سەرۆک بارزانی خۆی بە تایبەت ئاگاداری ئەو کەناڵە دەبێت بۆ ئەوەی بەبێ جیاوازی تەواوی گلێ و گازندەکان وەربگیرن. لە پەیڕەوی کۆنگرەی 13دا ئەوەی کە پێی دەوترا سەرکردایەتی ئێستا کراوە بە کۆمیتەی ناوەندی 51 کەس بوون، 9 یەدەک و 17 مەکتەبی سیاسی. بەڵام لە کۆنگرەی چواردە لیژنەکان هەندێک پێشنیاریان خستۆتە ڕوو بۆ دەستکاریکردنی ژمارەی ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی. بۆیە بزانین پێشنیارەکان چین، ئەو نیشتان لێرە بۆ دەخەینە ڕوو. پێشنیارەکانی یاخود باڵین پێشنیازەکانی پەیڕەوی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان داوا کراوە کە کۆمیتەی ناوەندی بکرێتە 61 ئەندام و 9 یەدەک لەوێ ڕێژەی ئافرەتان بەرز بکرێتەوە لە 110 بۆ لە 115 و ئەندامانی مەکتەبی سیاسی لە 17 ئەندام مەکتەب سیاسی و بەرز بکرێنەوە بۆ 21 ئەندام. ڕۆژی دووەم کە ئەمڕۆیە و پێشتریش ئاماژەم پێگر کە گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاندووە هەوڵ دەدەن ئەمڕۆ کارەکانی کۆنگرە کۆتایی پێ بهێن و بە دوو ڕۆژ کارەکانی تاو بێت. خستە ڕووی راپۆرتی لیژنەکانە کە ئێستا دیارە خراوەتە ڕووە دەنگدان بە کاندیدانی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کە چاوەڕێ دەکرێت ژمارەیان بگاتە 61 کەس و 9 یەدەک. بۆیە بزانین دواتر بێگومان ئەنجامی لیژنەکان دەخرێنە ڕوو.